بەڵێ خۆشەویستان لەگەڵ تان بەردەوام دەبین دەچین لە تەوەریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری و دۆخی ڕۆژنامە نووسانە لە دهۆکدا یاخود لە قەزای ئامێدی لە ناوچانەدا بەگشتی لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامە نووسان لە زینداندان لەگەڵ ئەوە زۆر بەردەوامی بە تەستەکردنەوەی ئازادیەکان دەوترێت کە لە ئامێدی لە دهۆکدا هەیە. ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە دۆخی ڕۆژنامە نووسان و ئازادی ڕۆژنامەگەری لە بادینان بە تایبەتی دەچینە لای زۆر بەڕێز پارێزەری ڕێوەشکار ڕێڤین یاسین کە بەڕێزان پارێزەری خۆبەخشن بۆ کەیسی زیندانیانی بادینان و بە شێوازێکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. کاک ڕێڤین سڵاو لێ بێت بانی باش سپاس کە لە بانی ئەمڕۆی کوردستانی زۆر سپاس. ڕێڤین لەوە دەست پێ دەکەن کە لە ئێستادا دۆخی ڕۆژنامەگەری و ئازادی ڕۆژنامە نووسان لە بادینان بەگشتی چۆن هەڵدەسەنگێنیت؟ ئەفدەمی هەوە و بینەریت کورسات بۆش دیارە دوان چەند ساڵت بوریدا هەرێمە کوردستانی و بە تایبەتی باژێری دهوکی زێدەتری 6-7 ڕۆژنامەوانە هاتنە دەستە سەرکردن و هاتنە ئەشکەنجەدان و هاتنە زیندانیکردن تان و کەژی بەشێکیشوانە کونجی زیندانێدانە و حکمداینە دەمێکێدا کو ئەوێن تیرورکریژی تان و کەژی مای چەند ساڵە حتا وێک بکوژێتوان دیار نەکرینە و تەنانەت ناهێلن یادا ساڵڤەگەڕەوانژی بهێتەکردن و نمونەژی شەهید وەدات حسێن کو ئێکش ڕۆژنامەوانە بیلشاری دوو کە ڕۆژانی ڤروولبەرچاوێت خەلکی هاتە تیرورکردن و تان و کەژی هێزên ئەمنیên دووکێ دەسەڵاتە ڤەکوولینێ و دادوەری باژێرê دووکێ نەشیۆینە بکوژێ ڕۆژنامەوان وەدات حسێن ئاشکراکەن ئەڤەوێ چەندێت گەهێنیتن کو ئەڤە هاریکارن بۆ هەندێک و ئەف کەیسە بهێتە ڤەشارتن ji ber hindê em şên bêjin doxê rojnamevana li Herêma Kurdistanê û betaybetî li bajêrê Dûkê heta bêjî xirab e çunke ev rojnamevane betaybetî kenalên ragihanê evên serbixwe û mîdyakarên ku bi diristayî profesyonala karê xwe dikin dizî û gendelî û needaletiyê vî bajêrî desalata vî bajêrî diyar dikin ji ber hindê ku راستیە دەسەڵاتە vê باژێرî û hizba hukmran li vî baژێrî diyar nebîtin rêkê nadane rojnamevana ku karê xwe diristayî bikin ez tehedayê jî dikim vê govê rojnamevanayê bişêtin dehatê Birahîm Xelîl diristayî bizanîtin yan dehatê rêveberiya hatine çûnê bizanîtin yan her rêveberiyeka dî bizanîtin ji ber hindê ku da rastî keşif nebîtin ji bo ku rastiya van vê desalatê jî keşif nebîtin حتی کو بشین ده ریگیری برانبر روزنامه‌وان کن و نه هلن روزنامه‌وان کار خوی درستایی بکن. جبر هنده امشین بیشین دوخی روزنامه‌وان الباجر دو که یه خرابه. بله. کاک ڕێڤین بەڕستان کو پارێزەری خۆبەخشی زیندانیانی کەیسی زیندانیانی بادینان دەمێ بزانم کە ئەوان بە چی یاستایەک دەستگیر کراون بە چی یاستایەک ئەوان لە ئێستادا لە زینداندان و بە بڕیاری کێش. بله وەکیم بەرێکی ئەمەژە پێ چەدیدە کوم گوتەتە زیێدەتر ji 5-6 ڕۆژنامەوانە هاتنە دەستە سەرکردن و هەندێک شوانە هاتنە حکمدان ڕۆژنامەوان لە هەرێمە کوردستانی یاسایەکە تایبەتە هەی بۆ کارێ ڕۆژنامەوانیە لێ باژێرê Dûkê demê rojnamevanê têta desta serkirin li gorê yasa sizadana Iraqê yanî desalat gorey berjewendiya xwe çavê lê nîne ku yasayê cêbecê ketin evê hiç peywendî pêve nîne çin kîş yasa di berjewendiya wan da dê vê rojnamevanî pê êşînin dê çavtirsiyayeken dê rojnamevanê dî pêtirsînin dêwê yasayê ser vê روزنامه‌وانی تطبیق کردن او یاساوی گویل هریم کردستان سر روزنامه‌وان تیتا تطبیق کردن ماده 156 قانون عقوبات کو بحث تکدان آرامی و امن و آسایش هریم کردستان کردن روزنامه‌وان دیار کردن گندلی یا دیار کردن سلطنت دارستان کردستان بکردن یا لشکر کشیا سپاه ترکیه بکرد چه خطر سر امن و آسایش هەرێمە کوردستانی کاتە لە هەرێمی کوردستان دەتوانێت سولایەتەکان وەربگیرێت بۆ ئەوەی کە بۆ جوازە ئیجراعات لەگەڵ ڕۆژنامە نووسان دابکات ئەوە ڕێپێدراوە
لە ڕووی یاساییەوە هەڵبەت نه چونکە یاسا کە تایبەت هەیە کاری ڕۆژنامەوانی پێدویای تعامل گەر ڕۆژنامەوانی بکەن گۆرەی وێ یاسا تایبەت کاری ڕۆژنامەوانی لێل هەرێمە کوردستانی بە تایبەتی دادگەهی دهوکێ گۆرەی یاسا سزادانە عێراقی کارگەر ڕۆژنامەوانە تێدەکردن ئەوەژی چونکە مادەیەکی قورسە سزاوی قورسە بۆ هەندێک ڕۆژنامەوانە چافترسیای بکەن و ئێدی کاری ڕۆژنامەوانی نەکەن سزاکە بە دیاریکراوی چی دەڵێت سزای عێراقیەکە دەڵێم سجن حتى أبدي يعني دي أو كسكو أف مادة تطبيق بيتن داد جهد ميت هريم كردستاني مادة 156 تطبيق كان الجورية عراقي پیشتد بوده سداره دانه نکه او ماده هاتی راز وکرین گوره یاسا جماره اک سالا 2003 23 2003 تونی سداره دان لینه داری یعنی حکم ابدی ورد روزنامه وانه که سر راپورته که سر وی ماده بینی حکم که اوه مازنترین ترسا راستی یعنی مازنترین ایهانه هم بو دادگه هم بو سندیکا روزنامه وانه جی چونکه براز راستی وان چند ساله چوی دا اف همی روزنامه وانه ها ندسته سر کرین کیم مدید که سندیکا روزنامه وانه بهت سرخط چونکه همی وان کیس روزنامه وانه از وگی پاریزره که خوبخش بجدار بویمت دوما کار سرکیری هندک شوانا آزاد بونه هندک شوانا حتی وگوه ات زندان دانه ما گله بکیمی دید که سندیکا روزنامه وانت کردستان بهت سرخط و اگر هات بیجی به هنده تشتت کیمی هاتی نک بهتن خلوی روزنامه وانی بکت خدا او یاسایی که لهریم کردستان دا کاری پیدا کرد با روزنامه نویسان داوتی لو لکیسی هاوشو داو کسانی که بم شوازهن یاساکە چی دەڵێت زاکە بە گوێرەی یاستا هەرێمێکە بە گوێرەی یاسای هەرێمی کوردستان چییە؟ پێش بچمە بەرسەوە پرسیارەتە پیرۆزبووی تەوا خەڵکی کوردستانێت کەم هەرێمە کوردستانی و خەڵکی خۆڕۆگیری شاری کەرکووکێ و پیرۆزبووی پارێزگەهی نوێی کەرکووکێت کەم ڕێبارتەها هیویدارم ئەو باڵێنین داینە خەڵکیک و خدمت گذارین باش پیشکشی خلکی کرکوک بکن و خلکی کرکوک آشکنه و بشن جاره کدی کرکوک جوانی وگرینه و باشا هریم کردستانه بله الیاسا روزنامه وانیا هریم کردستانه اگر توانه که مشهوده نبیدن که توانه که بچاف نه بچاف بهت دیتن نبیتن روزنامه وانای تدست سر کردن تنه دهت غرامه کردن لی افیاسا سزادان عراقی اگر تو برآوردیه که قلبی که دو سزاین نه برآورد کردن اول بهت غرامه کردن و اوریجی بهت سجن کردن با حتی یعنی راستیجی پیدوی سندیکا روزنامه وانجی ویتشتی قبیل نکردن بهت سرخط جدی برگریش وان روزنامه وانا بکتن چون که یاساد بیجیتن هر کسی که کار روزنامه وانیم که نه ایل اندام سندیکا روزنامه وانا بیتن هر کسی بیتن دستگاهی که رسمی یا کار راگهاندنی بکتن پیدوی روزنامه وانا و پیدوی او یاسا سر بیت جبجه کردن که گوریوی یاسا جماره 37 یا کار روزنامه وانی لیف یاسادی یاسا سادان عراقیه یا قدیم جاران بوهنده کو پیشمرگه به بهتا حکم کردن اگه پیشمرگه گرد با به حکم دا افریقا سر روزنامه وانا جبجه کن. بله. سندیکه روزنامه نویسان رولی آوان چیه لا برگری کردن لا روزنامه نویسان او روزنامه نویسانی که استعداد لزندان کردن او روزنامه نویسانی که تیدور کراون آوان در حقی او بون که بام شوازم معامله نقل داب کرد سندیکه روزنامه نویسان اتوانید پارێزەری مافەکانی ئەوان بێت بەرگریان لێ بکات؟ تأكيد كسر جوان روزنامه وانا شایسته وی سزاینین افریقا هرم کردستان بود تهدان
پیدوی سندیکا روزنامه وانا جی جدیتر بهت سرخط و نارضابونیت خود دیار کردن چونکه دهیجی سرگورستان شاخ که روزنامه وان هاتینه گرتن و هاتینه لیدان و چند ساعت که هاتینه بنچاف کردن اوجی هیمنت و شکوه سندیکا روزنامه وان اشتکینیت راستی چونکه دمی که نشتن بروانی روزنامه وانه که بکتن که الهرم کردستان کار روزنامه وانیت کتن ام بدوی یعنی تمام خلق کردستان سپاسگزاری روزنامه وانی بین اویتی چیت خلط یک آمد دیار کرد خلط یک آوی دست حالات دیار کرد بونده پیدا چونه که خوب کتن گوری عرفه هی و بیشن روزنامه وان دست حالات چاره بس بداخل نه دست حالات چاره الهرم کردستان هم هر حساب بونه هیتا کردن بله کاتا تا چندێک ئەم کەیسانە پرسی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا کردوتە شوێن پرسیاخەکە کردوتە جێی پرسیار تا چندێک لەسەر ئاستی نێودەوڵەتی ناوچەییدا وەکو هەرێمی کوردستان ناوچەکی بەرتەستێک بۆ ئازادی ڕۆژنامەگەری تەماشای دەکرێت. اما سوتید گهین که هر کاری که ام بکنین هریم کردستان ام خوب تنه دبینی ل دستالات و هریم بیر هندی دانه کردیه که تمام جهان جفت سر هریم کردستان او دبن تجربه وده هر وان چند سال چوی دا هریم کردستان دستالات که خومالی دا نمونه که واسه جوان پیشکش نکیه به تایبتی رفتار کرد گل روزنامه وانا دا حتی که بیشین ولاتن دور بر هم اقلیمی و هم نف دولتی راپورت سرمنه این نخواره لی اول که هریم کردستان باید هیون راپورت ریک خرایط نف دولتی سر پیشیلکاریت آزادی را در برین هریم کردستان و العراق بگشتی جا اجبار هندی زور کاریگری خوکریه کاریگریه که خراب سرناودنگی هریم کردستان باید تنانت ما ولاتا که روزنامه وان کجو روزنامه وان زندان کرد قلم دادن روزانه راپورت ریخرات هم نف دولتی و هم اقلیمی داد که روی رش هریم کردستان نیشا خلکی دن چون که بدا خواجه انوید بیشین لی ما تشتکی جوان پیشکش نکرد ما رب روزنامه وان ندا یعنی شین ام روزنامه وانه که بگیرین و دست سر کنین و بخینه کنجی زندان دا بلا ریب دینه هوا ریتمه بگهینه دا جهان در و افریقا کردستان همی وقت داگیر کردن افریقا اشین بیشمتا بارابطری پارزگاه دو که جلوی هزین ترکیه و حتی داگیر کردن دارستان کردستان همی وقت سوتن و تمام وان گندت الزاخو بگیره حتی گهیه منطقه برادوست گند هات نبردانه کشتوکال خلکیش نافچو زراعت خلکی بر همی چند سال نافچو جای کردستان همی خیر و بیرن همی صوت و گند هات نچول کردن شینا رب روزنامه وانی بدن بچیتن رومال کتن و هوارن وی خلکی بگهین تا جهانا در و یا روزنامه وانات گیرن و تاوینا کنجی زندانه دا تو بیشی اول چه کاریگری خوابید بگومان ده کاریگری که زور مازن هبید یا خراب سر ناودنگی و هریم کردستانه بله کاک رفیم بۆچی کەیسی سزادراوانی بادینان هەتاوەکو ئێستا چارەسەر نەبووە لەگەڵ ئەوەی کە هەر پرسێکی گرنگ هەن کێشە مەشاکل لێ تا ڕادەیەک چارەسەریەک یاخود دەرگاکردنەوەیەک بە ڕوویدا دەکرێتەوە بەڵام بۆچی سزادراوانی بادینان تاوەکو ئێستا نەتوانراوە کە کێشەکانیان چارەسەر بکرێت بۆچی؟ وەکی مگوتیەتە دەسەڵاتە هەرێمە کوردستانی بە تایبەتی دهووکێ حتی که بچیتن دی گندلی و خراب کارینانا دستالات و خراب ریوبرینا دستالات خو حتی روز بروجه دی دیار بی دمی که روزنامه وانک جی وی چندی دیار کتن او چون که دستالات که دموکراسی نه تقبل اینا کتن وقتی تقبل و رخنا روزنامه وانی و یا جاده نکتن در بهندی که روزنامه وان بیدنگ ببیتو تپاسر ببیت و چافترسیای ببیت و دستگیری راگهاندن راپورت که سر عدالتی و گندلیتی و چه نکردن ده روزنامه وانی گیرتون و ویگویج روزنامه وان زندان دانه
قهرمان شکریه که شون روزنامه وانه کو وگوید زندانه ده شیروانی که شون روزنامه وانه زندانه ده روزانه جی خبر بردان روزنامه وانه که تیتا برگویم فلان جی روزنامه وانه گیرد و فلان جی روزنامه وانه قطع یعنی براستی او شرمزاریه بوده سالات هریم کردستان به تایبتی دو که شینا هندی خوب روزنامه وانه گیرد کن بلا خدمت گزاری پیشکشی خلکی بکن دانی که اف شارد روشکا دیده با دو هیچ روزنامه وانه که گیرتی و یه اشکنجه دوی هاتیه بردانه بله لدستپیکی گفتگوکان من راستی او کارساته بله لدستپیکی گفتگوکان من باسی وداد حسینت که کتیدا مدتی زور بستر تیدور کردنی ذاتی پریوا بلام تاکو استا بکوجی وداد لقل بشه که دیگه روزنامه نوسانی که تیدور کراون دیاری نکراو اما بوچی گودنه کات بیشتر هر توانه که هات انجام دان اگر او کسی توان کردی نه هات دست سر کردن بگومان دست دا صلات ادگل وداد حسین کیساوی نکه کاتی هاتیا دای خستن چون که بکری و توانه نه هاتیا دست سر کردن بدا خواجی چون که اگر دا صلات هریم کردستان به تایبتی دهو که ویا با بکری توی بگیرن نه زحمت بی چون که روزانی رو بید پیشاوت خلکی و شکر دهو کمی کامیله و شان دست سر کن لی بدا خوا نتنه بکری توانا یا کرید نهات دست سر کردن بلکه نهایلن ریو رسمه که رزلینانشی سر گورا و داد حسین بهت اگرن یعنی افهمی ترسش روزنامه وانه چه هاتیه غیر خراب کارینان دا صلاتیه غیر خراب ریوبرین دا صلاتیه شوی چندی ترسین که روزنامه وانه خرابیت وانه انکو خراب دست ریوبرینی که دیار کرد بو رأیا گشتی بیشتر خلکی وانه بابو دا صلات اک 32 سال حکمران بیتن صاحب ریوبری بله به همین خدمت گذاری بله کاک ریفینگ فشار ناوخۆیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق تایبەتی من باسی لێوە دەکەم فشار ناوخۆیەکان بۆ ئەم کەیسانە چین چۆن لە ناوخۆی هەرێمی کوردستاندا داوای ئازادی ڕۆژنامەگەری دەکرێت داوا دەکرێت کە ئەم کەیسانە تایبەتی سزادراوانی بادینان کەیسەکان ئاسۆیەکی ڕوونتریان هەبێ یاخود بە شێوازێک لە شێوازەکان سزاکان میان ڕەوانەتر بێت یاخود سزاکان لە ئاستی ئەوە بێت کە ئەو مادانی کە ئەمان پێی تاوانبار کراون ئەما سزا بدرێن هیچ نەبێت بە یاستا هەرێمیەکە مامەڵیان لەگەڵدا بکرێت هەلبژۆرتنی چوویدا مەدید کو حزب دەسەڵاتدار باژێری دوو کە ڕێژەیەکە گەلێکە بەرچاف یا دەنگا کێم کردن ئەvە ژی دەرئەنجامێ وێ سیاسەتا ناڕاستیان وێ عەدالەتان خراب کارینان دا سالات و دادگه بید گلوان روزنامه وانا کاردانوید نافخوی تی کاردانوید نافخوجی تی لی دا سالات یا باجر دهو که وی تشتی قبیل ناکتن وی تشتی به هضم ناکتن که اوه روزنامه وانا و کره ولاتوی و بدویب جوانی سر داری گل بهتا کرن راستی جی مخابن یعنی 32 سالت حکمرانی دا بر همه 32 سالت حکمرانی الهرم کردستان بیگرتن و لیدان و رواندن و زندانی کردن و روزنامه وانا مخابنی و یعنی بدویه ده سالات هرم به تایبتی باجر دهو که تقبلوی چند بکتن و رخنه قبیل کتن چونکه هندی او ریل بر آزادی را در برینه وکتن ریل بر روزنامه وانا وکتن دپتر شیتن خدمت پیشکش کرد چون که دی مجبور بیتن ده سالات خوب جانب کار بینید لی همی تشتیت بیشمت باجر دهو که پیچوانه بوینه پشکا شیر یا گرتن آوان روزنامه وانا قطان آوان روزنامه وانا الدهو که بوینه کمترین آزادی را در برینه الدهو که بوینه وکی من که پشتجی آماجه پیدا یعنی تو ریکی نده هنده گنجت ولات خوید باجر خو بچنس تنانت مالباتا
کەسێکی هاتیە تیرورکردن ڕێب مالباتەوەی نەدای بچنە سەر مەزارێوی یا داوی بکەن ئەvە هەمی ڕێڤنگ بەڕستان کارڤدان دێ هەبن یعنی پێوی ئەو باش بزانن دەرەنجامێت خراپژی دیفراهێن بەڵێ کاگرێفین بەڕستان وکو پارێزەری خۆبەخشی ئەم کەیسانە هەوڵەکانتە لە داهاتوودا چی دەبێت چۆن دەتوانن کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێنە سەر خات هەوڵی ئەوەتان داوە کە ئەم کەیسانە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بناسیێنن بۆ ئەوی کە بتوانرێت چارەسەری ئەم کێشانی پێ بکەن تأکید ئەم وەکی ڕۆژنامەوەکی پارێزە وان ڕۆژنامەوانە کەیسێکمە هەیە دووکت بژنێ کەیسی ڕۆژنامەوانێت بۆ دینان ماوەکی تیمی پارێزەرە کوم چەند پارێزەرێک منمە بەڕەوانیش وێ کەیسێکریە پێشترژی مە ناوەندی جیهانی قونسڵخانە وڵاتین بیانی لە هەرێما کوردستانی و عێراقی و حکومەتە مرکزی هەمی الوێ ڕەوشی ئاگادار کردینە کە ئەف کەیسە چاڕێوە چوونە هەمی وان وڵاتاژی قونسڵخانێت خۆ نێنەراتیەت خۆ لە هەرێما کوردستانی هەنە هەمیە دیتینە زۆر جار هاتینە ناوە هۆڵە دادگەهێدا ئامادە بووینە مخابنی و هەندێک جارە ڕێب وانژی هاتیە گرتنێ و پێشتر ڕۆژنامەوانێک باژێڕێ دووکێ بوومەوەی 3 ساڵە هاتە زیندانیکردن و ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد بی ڕۆژنامەوانە ئاژانسا ڕۆژ نیوز باژێڕێ دووکێ هاتە حکمکردن 3 ساڵە هەر بە هەمان وی مادێ من پێشتر گوتیەتە دەمێک و نێنەری ڕێکخراوێن نێودەوڵەتی هاتیدا بەشدار بن هۆڵا دادگەهێدا دەمێ ڕێڤەچوونە دادگەهاوی لای دادگەهێڤە ڕێ پێ نەهاتە دانێ بهێنە ناوە هۆڵا دادگەهێدا ئەو هەمیە کاریگەریە زۆر خراپ دێ هەبن سەر ناودەنگیە هەرێما کوردستانی ژبەر هەندێ ئەوژی هەمی متابعێتکەن چاوەڕێنە ئەگەر تو بەری خودە راپۆرتێن وان ڕێکخراوی نێودەوڵەتیژی هەمیە کەسێ یا خێرێ بۆ هەرێما کوردستانی نەگوتیە ژبەروان گرتن و زیندانیکردن بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ڕێڤنگ یاسین پارێزەری خۆبەخش بۆ کەسی زیندانیانی بادینە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی ئەمریکا کوردستان نووز لەگەڵ ئێمە